جەنگەکە پینایە ڕۆژی پێنجەمەوە چاوەکانی هەمووی لەسەر دۆناڵد ترامپن بۆ ئەوەی ئاوێک بەم ئاگردا بکات. شەوی ڕابردوو چی ڕوویدا و گۆڕانکارە نوێیەکان چین لەگەڵم من با من وەڵامتان بدەمەوە. وەکەوەی باز دەکرا لە نێوان ئێران و ئیسرائیلدا کە شەوێکی سەخت بەڕێوەدەچێت و هەردوو لە هێرشی تون دەکەنە سرێقتری تەناوت دۆناڵد ترامپ بوو سوپای ئیسرائیلی شۆژداریان بە خەڵکی تاراندا کە تاران چۆڵ بکەن و لە بەرامبەردا بەرپرسانی ئێران ڕاگەیان کە شەوەکە لە ئیسرائیلەکان دەکەن بە ڕۆژ بەڵام ئەوە ڕۆژ بوویەوە وەک ئەوەی چاوەڕوان دەکرا شەوی ڕابردوو شتێکی وای گەورە ڕووینەداوە کە شایانی باز بێەوە تا شەوەکانی پێشتر قورستر بووە. بەڵام ئێستا هەموو چاوەکان لەسەر ترامپن بۆ ئەوەی ئاوێک بەم ئاگردا بکە خە لە نێوانم دوو وڵاتە دروست بوو. هەر دوێنێ عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران باسی لەوە کرد کە پەیوەندیەکی تەلەفۆنی دۆناڵد ترامپ بۆ تەل ئەبیب بەسە تا کۆتایی بەو دەستدرێژی و پەلامانە بێنە کە ئیسرائیل دەکاتە سەر وڵاتەکەی. هەر دوێنێش دۆناڵد ترامپ کە بەشداری لوتکەی ئاوتی کردووە چەندین قسەی کردووە لەوێ باسی لەوە کردووە کە زۆری بە ئێران گوتووە بەڵام ئێران گوێی نەگرتووە تەنانەت دەرفەتی ئەوەی پێدراوە کە بێت دانوستان بکات بە هەمان شێوازڕەتی کردوێتەوە. دواتر کۆشکی سپی ڕایگەیاند کە دۆناڵد ترامپ کەنەدای بەرەو واشنگتۆن بەجێهێشتووە. پێش ئەوە ئیماڵیۆن ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند کە دۆناڵد ترامپ بۆ گەڕاوەتەوە بۆ واشنگتۆن هەتا ئاگربەست لە نێوان ئیسرائیل و ئێراندا ڕابگەیەنێت. بەڵام کەمێک لەمەوبەر دۆناڵد ترامپ لە تروث پۆستێکی کردووە باسی لەوە کردووە کە گەڕانەوەی بۆ واشنگتۆن زۆر لە بابەتی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران گەورەترە و تەنانەت هێرشێکی توندیشی کردە سەر ئیماڵیۆن ماکرۆن و بە خەڵەفا و خۆتی هەڵقوتێنەر لە قەڵەمیدا. ئێستا گۆڕانکاریەکان بەم شێوازن هەموو چاوەکان لەسەر ترامپن بەڵام ئەوەی ترامپ باسی کردووە کە گەڕانەوەی بۆ واشنگتۆن گەورەترە لەوەی کە کۆتایی بە ئاگربەست بێنێت قسەیەکی کاریگەرە. هەمومان چاوەڕە دەکەین بزانین مەبەستی دۆناڵد ترامپ لەو قسەیە چی بووە کە دەڵێ گەڕانەوەی بۆ واشنگتۆن گەورەترە لە کۆتایی هێنان بە ئاگربەست. بۆ هەر گۆڕانکاریەکی نوێ و وەرگرتنی زانیاری لەبارەی ئەم جەنگەوە دەتوانن بەردەوام چاوتان لەسەر 964 دۆتکە یاڕدی و پەیجی کوردی 964 بێت.